هاوڕێنە و کاتتان باش دێمەوە خزمەتتان دوای ماوەیەکی دوور و درێژ هەروەکوەزانن لێتان دابڕابووم ڕاستیەکەی بە بۆنەی کۆچی دوایی باوکم لێتان دابڕابووم بە پێی دابوون نەریتەکانی کۆمەڵایەتی حەزم ناکرد لەو ماوەیەدا یعنی لە ماوەیەکی زوودا دەرکەوم بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری و ڕەوشی تایبەت لە ناوچەکەماندا بەڕێوەن و لە ئەگەری تەقینەوەی ئەم ڕەوشە تایبەتەدا ئەکرێ بە سەدان و هەزاران کەسی وەکو باوکی منی و باوکی تۆ و برای تۆ خوشکی تۆ ژیانیان کۆتایی پێبێ بۆیە بە پێویستم زانی بێمەوە لاتان هەروەکو ئەزان لە ناوچەکەی ئێمەدا بە تایبەتی لە باشووری کوردستاندا تەماشا دەکەین دوو ڕووداوگەل هەن کە هەردووکیان مەترسی گەورەیان ئەکرێ لێ بکەوێتەوە یەک لەوانە ڕووداوگەلی وەکو شەڕی نێوان پارتی و پەکەکە هەتا وەکو ئێستا بە خۆشحاڵیەوە یعنی لە ناو کەوانەدا بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن کە پارتی بە شێوەیەکی ئاشکرا ئەتوانم بڵێم لە ناو شەڕەکەدایە بەڵام بە شێوەیەکی ئاشکرا بەشداری لە شەڕەکەدا نەکردووە و لە ئەگەری زۆر هەیە کە یان پارتی بە شێوەیەکی ئاشکرا بەشداری لە شەڕەکە بکە وەیانیش پارتی کرێکارانی کوردستان چی دیکە بەو شێوەیەی لێ قبول نەکا بکە بە ناڕاستە و خۆ لەناو شەڕەکەدا بێ و یارمەتی دەوڵەتی تورکیا بدە ئەوە شوای لێدێکە شەڕێکی ناوخۆیی دووبارە ڕووبداتەوە بە دەیان گەریلا و پێشمەرگە بکوژرێن و بنەماڵەکانیان تووشی دەردەسەری ببن لایەنێکی دیکە کە ئێمە چەندین ساڵە کاری لەسەر دەکەین ئەویش مەسەلەی نەوت و غازی هەرێمی کوردستانە وا دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی پارت دیموکراتی کوردستانی یانیش مەسرور بارزانی سوور بێ لەسەر ئەوە کە نەوت و غازەکە تەسلیمی عراق نەکە و جم و جۆڵەکان و سەردانی پارتی ویانیش بارزانی بۆ قەتەڕ و بۆ تورکیا و دوایی بۆ هەری دوایی بۆ لەندەن کە هێرکە بارانەکەی لێکەوتەوە ئەوەمان نیشان ئەدا کە لە ئەگەری بەردەوامکردنی قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی و ئابووری نێوان خۆرئاوا و رووسیادا پارتی دیموکراتی کوردستان بە تەواوەتی بکەوێتە ناو گەمەکە وەکو سەردەمی ڕێفراندۆم بەڵام ئەم جارێن وەک ڕێفراندۆم نابێ بەڵکو ئەکرێت تەقینەوەیەکی زۆر گەورەتر بێەوە زیانی زۆر گەورەی لێ بکەوێتەوە بەسەر گەلەکەماندا باسی ئەمانە دەکەین بۆ باز دەکەین لەبەر ئەوەی لە مێدیاکاندا لە تەلەڤیزیۆنەکاندا هەتاوەکو ئێستا پۆپولیزم زاڵە مێدیاکان مێدیای حیزبینە بە پێی ئەجەنداکانی حیزبی هەندێک ڕاستی باز دەکەن هەندێک ڕاستی باس ناکەن دەمان هەوێت لە چوارچێوەیەکی دیکە هەروەکو ئەوەی کە هەتاوەکو ئێستا متمانەتان پێکردین لە چوارچێوەیەکی سربەخۆیانەتر باسی بابەتەکە بکەن بەڵام لەوەدا مانای ئەوە نییە کە من بێلایەنم بەڵام سەر بەخۆم ڕەخ نەگرم ڕەخنەی خۆمەکەم بۆ چنی خۆمەگرم وە بەبێ ئەوەی لەژێر کارتێکەری ویانیش بەرژەوەندیەک وام لێ بکە هەندێک قسە بکەم و هەندێک قسە نەکەم هەندێک ڕاستی باسکەم و هەندێک ڕاستی دیکە باس نەکەم ئەمەیان پێشەکی بوو بە کورتی چی ڕوئەدا لە هەروەکو ئەزانین شەڕێکی گەورەی جیهانی هەیە ناتوانم بڵێم شەڕی جیهانی سێم جارێ بەڵام شەڕێکی گەورەی جیهانی جیۆپۆلیتیک اقتصادی ئابووری بازاری هەیە لە نێوان ئەمریکا و چیندا لە هەمان کاتدا شەڕێکی کیشوەری هەیە لە نێوان بریتانیا و رووسیادا بریتانیا ئەو شەڕە بەخۆی ناکە بە ئۆکرانیا دەیکا و پشگیری ئەکا هەر لەو چوارچێوێژدا ئێمە پێشتر و ئێستاکەش بەڕێوەبەرایەتی ئۆکرانیا
بەڕێوەبەرایەتی دەوڵەتی ئۆکرانیا حکوومەتی ئۆکرانیا ڕەخنە دەکەین بەردەوام دەبین لەسەر ڕەخنەکردن نەک بەو مانایە داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن ڕژێمی رووسیا و ڕژێمی پوتینی خوێن ڕێژ دەستپۆت ڕەوایە بەڵکو لەو لایەنە ئێمە ڕەخنەی ئەەکەین لەبەر ئەوەی بەڕێوەبەرایەتی ئۆکرانیا شەڕێکی بە وەکالەت بۆ بەریتانیا دەکا لەو چوارچێوێدا ئێمە ڕەخنەکەین ئەمەیان شەڕە کیشوەریەکەیە لە هەمان کاتدا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەماشا دەکەین شەڕێکی هەرێمی هەیە ئەو شەڕە هەرێمە زیاتر ئەو شەڕە هەرێمیە زیاتر لە نێوان ئێران و هێزە سنی گەراکان لەلایەک وڵاتانی کەندا و عەرەبی مۆنارشی حتا وڵاتی فاس و مسریش لە ناودایە لەناو ئەو عەرەبی مۆنارشی و لایەنێکی دیکەی ئیسرائیلە لەناو ئەو بەرێ سونیەدا لایەنێک هەیە لایەنی تورکیا ئەو لایەنە هەم ناکۆچی لەلایەک لەگەڵ وڵاتانی وەکو ئیسرائیل و وەکو وڵاتانی سنی عەرەبی و مۆنارشی عەرەبیدا هەیە بەڵام لە لایەنێکی دیکەش هاوسێنگیەک دژ بە ئێران تەواو دەکا بۆیە ئەویش ئەتوانین بڵێن ناکۆکە لەگەڵ ئەم بەرەیە بەڵام لەناو ئەو بەرەیە دایە ئەو بەرێش لە کۆتایی سەردەمەکانی دۆناڵد ترامپدا هەنگاوی بۆ هێنرا هەنگاوی ڕێککەوتنی ئیبراهیم یانیش ئەبراهام بوو خۆی لە خۆیدا ئەتوانین بڵێن شەپۆڵێکی نوێی جانازانم بەڕاستی لە ڕووی ئەکادیمیەوە بەخۆشم تا ڕادەیەک دوو دڵم چی بۆ بەکاربێنم ناسیۆنالیزمی عەرەبی یان هاوپەیمانیەکی عەرەبی بەکاربێنم بەڕای من زیاتر ئەتوانم بڵێم شەپۆڵێکی نوێی هاوپەیمانی عەرەبی لە ئارادایە ویانیش ئەگەر هەڵەبم شەپۆڵێکی نوێی جۆرێکی نوێی ناسیۆنالیزمی عەرەبی لە ئارادایە هەروەکو ئەزانە ناسیۆنالیزمی کۆنی عەرەبی پشتی بە چەند بنەمایەک دەبەست یەک لەوانە نەوت بوو دوو قورئان و ئیسلامی و وەهابیەت بوو سێ دژایەتیکردنی ئیسرائیل بوو ئێستا کە تەماشا دەکەین هەرسێکیان نەماون لە جیاتی نەوت لە ناوەندی ناسیۆنالیزمی عەرەبی ئێستاکە ویانیش هاوپەیمانی عەرەبی خۆراکە ببورن ئاوە کێشەی مسر کێشەی فاس لەگەر وڵاتە هەندێک وڵاتانی دیکەی ئەفریقا ئەوەیە و لە هامان کەدا تەماشا دەکەین وڵاتێکی وەکو سعودیا کە پێشتر ئەڵقاعیدە و وڵاتانی ئەڵقاعیدە و ڕژێمەکانی دیکەی ویانیش ڕێکخراوە تند هاژۆکانی دیکەی ئیسلامی سیاسی پشتگیری دەکردن ئێستا پشتگیریان ناکا و لە ناو خۆدا تەماشا دەکەین لە جیاتی پشت بەستن بە وەهابیزم و قورئان و ئیسلامی سیاسی پشت بە جۆرێک لە جۆرەکانی دیکەی دەبەستێ ئەویش ئەوەیە تەماشا دەکەن ڕۆژانە ریفۆرم ساز دەکەن ئەگەر کەمیش بێ ئەو ریفۆرمانە ئەگەر کەم و کورتیشی تیاابێت تەماشا دەکەن ریفۆرم ساز دەکەن گۆڕانکاری دەکەن حتا لە منهەجی دراسی خۆیان وەکو جاران ئیسلام ویانیش قورئان بەکارناهێن ویانیش تەفسیراتی قورئانی بەکارناهێنن کە پێشتر ناوەندی یانیش کارگەی بەرهەمهێنانی تەفسیری قورئان و ئیسلامی سیاسی لە سعودیەوە داهات ئێستا کە ئەمەش ڕاگیراوە لایەنی دیکە دژایەتیکردنی ئیسرائیل لە جیاتی دژایەتیکردنی ئیسرائیل هەروەکو باسمان کرد هاوپەیمانیکردن لەگەڵ ئیسرائیلدا هەیە و دەوڵەتی تورکیاش لەو بارەیەوەدا تەماشا دەکەین لاسایی ئەو جۆرە ناسیۆنالیزمی عەرەبوانش ئەو جۆرە هەویە سیاسی عەرەبی دەکاتەوە ئەویش لە هەمان کاتدا لەگە وڵاتانی جگە لە وڵاتانی عەرەبی کە پەیوەندی چەند ساڵی ڕابردووی زۆ خراپ بوو لەگەڵیاندا پەیوەندیەکانیان لەگەڵ ئەوان باشتر دەکا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلی دوژمن باز دەکا کە پێشتر سەرچاوی هەموو کێشە و قەیرانەکانی تورکیا و جیهان بوو و تەماشا دەکەین ئیخوانی موسلیمین لەناو خۆیدا هێدی پاکتاو دەکا و دەری دەکەم ئەمە نیشانەی ئەوەیە کە
تورکیاش لە سایی ئەمە دەکاتەوە. ئێمە لێرەدا زیاتر مەبەستمان لێرەدا تورکایە لە سەردەمی شەڕی ئۆکرانیا بەدواوە تورکیا ئەو دەرفەتەی بەکارهێنا کە سوود لە شەڕی ئۆکرانیا وەربگرێت، سوود لە قەیرانەکانی رووسیا وەربگرێ و بازاڕێکی نوێ لە ڕێگای تورکیا بۆ دابینکردنی نەوت و غاز بۆ ئەوروپا دابین بکە. لەو چوارچێوێدا ئەو سیاسەتە سەقەتەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان چەند ساڵە لەگەڵ ئەوروپا یۆناان و لە دەریای سپینا و ڕاست لەگەڵ ئەمریکا بڕێوەی بردووە چارەسەریەکی بۆ بدۆزێتەوە و خۆی بکاتەوە دۆستی ناتۆ و ئەوروپا و سوود ببێنێەوە لە هەمان کاتدا ئەمە بکاتە ئامرازێک بۆ سەرکوتکردنی بزوتنەوەی گەلی کوردستان. دەمەوێت ئەوەتان بۆ باز بکەم و شتی نوێش لەو بەرنمەیەدا بێگومان ئەوەیە لە دوای هەڵبژاردننی هەفتی حوزەیرانی 2015دا گۆڕانکاریێک لە سیاسەتی تورکیا ڕوویدا. سیاسەتی تورکیا پێشتر ینی لە ئەتوانم بڵێم لە نەوەتەکان بەدواوە لە 91 بەدواوە سیاسەتێکی هەبوو کوردی باش کوردی خراپ، کوردی تیرۆریست و کوردی ناتیرۆریستی هەبوون. کوردە تیرۆریستەکان دیارن چێنە و کوردە ناتیرۆریستەکان و کوردە باشەکانیش دیارن چێنە. ئەمانە هەم لە تورکیا هەبوون هەم لە دەرەوەی سنووری تورکیا وەکو پارتی دیموکراتی کوردستان هەندێک زاریەچێتی نیشتمانی کوردستانیش لە کوردە باشەکان بوون و لە ناو تورکیادا تەماشا دەکەین هەندێک پەرلەمانتاری هەدەپ و کەس و لاینی دیکەیە کەسایەتی و لایەنی دیکەش وەکو عوسمان بایدەمیر و لەیلا زانە و ئەوانش کوردە باشەکان بوون بە پێی دەوڵەتی تورکیا. بەڵام لە دوای هەڵبژاردننی هەفتی حوزەیران قۆناغێکی نوێ ڕوویدا کوردی باش و کوردی خراپ هەمووی پەرتەوازەکرا و لێیدرا و دەرکرا و خرا زیندان. ئەوەی مابوو خرا زیندان و ئەوەی دیکەشیان دەربە دەرکرد بۆ دەرەوە هەتاوەکو ئێستاش لە دەرەوەنە تەماشامان کرد. ئیتر بەتەنیا ئێستا لەیلازانە لەناوە ماوە ئەویش دەنگێکی وانی عوسمان بایدەمیر و ئەوانە هەمیان دەرکران لە سنووری تورکیا کوردە باشەکەش دەرکرا. بەڵام کوردی سیاسەتی کوردی باش و کوردی خراپ لە دوو شوێندا ماوە، یەک لە سووریا لە ڕۆژ ئاوا، دوو لە عێراق لە باشوور. ئەوە هەتاوەکو ئێستا ماوە، هەتاوەکو ئێستاش ئەو سیاسەتەی دەوڵەتی تورکیا بەڕێوە دەچێت. دەمانەوێ باس لەوە بکەین کە لەلایەک تەماشا دەکەین کوردی باش و کوردی خراپمان هەیە کوردە باشەکە ئەو لایەنانن کە سەرۆکایەتی ناسیۆنالیزمی کوردی کە ئێمە پێی دەڵین کوردایەتی دەکەن لێرەدا پارادۆکسێک هەیە. ئەو پارادۆکسە چییە کە بەشێکی زۆر لە سیاست مەدارانی باکوور و پەکەکە و ڕۆژنامە نووسەکان و محەلیل لە سیاسیەکانیش لێی تێناگەن و تێکەڵی دەکەن و کێشەی سیاسی گەوریان بۆ دروستە بێ. 20 ساڵە بە کێشەی پارتی دیموکراتی کوردستان دەناڵێنن بەڵام نازانن چی بکەن. هەر ئەڵێن کۆنگرێنەتەوەی و ئیتیفاق لەگەڵ پارتی و ڕێککەوتن و فلان و پێوان باش شەڕی ناوخۆی دروست نەبێ. لە دواییشدا تەماشا دەکەین شەڕەکە هەر دروست دەبێ و شەڕەکانیش لەبەر ئەوەی چەکدارینە پێشتر شەڕی سیاسی و شەڕی ڕێکخراوی و شەڕی فکری بۆ نەکراوە لەلایەنی فکریەوە ناڕوونیەک هەیە لەلایەن لە باکووری کوردستان و لەلایەن سەرکردەکانی پەکە و ئەلیتی سیاسیدا. هەموو شتەکە لە کۆتاییدا لەسەر گەریلا بێنازەکان دەمینێتەوە. ئەو گەریلایەنە بە کوشت دەستن و لە دواییژە پارتی دیموکراتی کوردستان بە سەرکەوتووی لە شەڕەکە دێتە دەرەوە. هەتا دێ دەوڵەمەندتر دەبێت، هەتا دێ بەقووەتر دەبێت، دیسا دەگەڕێنەوە بۆ خولی پێشووتر واتە ئیتیفاق و یەکێتی نەتەوەیی و ڕێککەوتن و شتیوە. لە بۆ هەندێک بە پێویستی دەزانم بە کورتیش بێ هەندێک باسی هەندێک بابەتی ناسیۆنالیزم یان نەتەوە پەرستی بکەم. نەتەوە پەرستی ئەگەر چی لە ئەدەبیاتی سیاسیدا باس لەوە دەکرێت کە ناسیۆنالیزم بریتە لە زمانی هاوبەش و کولتوری هاوبەش و ئاینی هاوبەش و جوگرافیای هاوبەش و مێژووی هاوبەش، بەڵام لە بنچینەدا مەسەلەیەکە تەرجیحێکی سیاسیە، هەڵبژاردەیەکی سیاسیە، واتە بەرژەوەندیە.
یعنی من نمونەیەکتان بۆ بێنمەوە 15 ساڵ پێش ئێستا کە من هەر لەو بەلجیکایە بۆم خەریکی خوێندم و دەیان خوێندکاری ئۆکرانیم دەناسین نەک ئەو ئۆکرانیانەی کە بە ئەتنیک ڕووسن ڕیان ڕووس زمانن بەڵکو ئەو ئۆکرانیانەی کە ڕووس نین ئەوانیش خۆیان بە ڕووس دەزانی کە لێت دەپرسین یانگۆ خەڵکیێمە ئۆکراینە بەڵام ئێمە ڕووسین لەگەڵ ڕووسەکان زیاتر پەیوەندیان هەبوو و زیاتر شانازیان بە ڕووسبوونی خۆیان دەکە ڕووسیای گەوریان پێ دەگوت بەڵام ئێستاکە لە پڕەوە تەماشا دەکەین لە سدا 95 ئۆکرانیەکان دەبن بە ئۆکرانی ئەوە پێمان دەڵێ کە ناسیۆنالیزم مەسلەیەکی سیاسیە مەسلەیەکە هەڵبژاردەیەکی سیاسی تەرجیحێکی سیاسی و پەیوەندی بە بەرژەوەندیەکانی هەیە بەرژەوەندیت خواست ئەتۆ ئۆکرانی بەرژەوەندیت خوات ڕووسی لە باکووری کوردستانیشدا ئەوەمان هەیە و لە هەمان کاتدا ئەگەر تۆ تەنانەت خۆت بە ئۆکرانیان ڕووسیش بزانێ ئەکرێ لە بواری ئیتیفاق و هاوپەیمانیدا لە چوارچێوەی بەرژەوەندیەکانت هاوپەیمانی بکەیت ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دەیکا ئەوەیە لەبەر ئەوەی ناسیۆنالیزم هەڵبژاردەیەکی سیاسیە پەیوەندی بە بەرژەوەندی هەیەوە ئەو ناسیۆنالیزمی کوردایەتی کە پاشخانە چینایەتیەکەی طریقەتی نەقشبەندی و شێخایەتیە و ئەمەش لە دوای عەبدولسەلام لە دوای ببورن لە دوای شێخ عوبەیدوڵڵای نەهری بۆ عەبدولسەلام بارزانی و لە عەبدولسەلام بارزانیشەوە بۆ شێخ ئەحمەد و مەلا مستەفا و مەسعود و نێچیر و مەسرور بەجێماوە و کەواتە ئەوان سەرۆکایەتی ناسیۆنالیزمی کوردی دەکەن ڕنگ بێ هەندێک لە بەڕێزان لەگەڵ مندا نەبن لەو بارێ بڵێن ئەمە ناسیۆنالیزم نییە کوردایەتی جوود جیاوازە و ناسیۆنالیزم جیاوازە بەڵام بەڕای من وان نییە بەڕای من ئەمە ناسیۆنالیزمە و مەرج نییە ناسیۆنالیزمی کوردی و ناسیۆنالیزمی عەرەبی و ناسیۆنالیزمی فارسی و ئەڵمانی و سویسری وەکو یەک بن ئەکرێ جیاواز بن ئەکرێ یەکێکیان نۆکەر بێ ئەکرێ یەکێکیان شۆڕژگەر بێ ئەکرێ یەکێکیان لە ناوەخۆدا کۆمەلگا پەرتەوازە بکە ئەکرێ یەکێکیان لە ناوەخۆدا سیاسەتێکی دیکەی کۆمەڵایەتی هەبێ و ئەوە ئەمانە هەمویان ئەکرێ پێیان بڵێن ناسیۆنالیزمەکان یەک هۆمۆژەن نین جیاوازن و لە ناو کوردیشدا وایە لەو چوارچێوێدا ئەبینی پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە بێگومان و شێخەکان پێشووتر لە سەردەمی عوسمانیدا بە تایبەتی لە سەردەمی عەبدولحەمیددا تەماشا دەکەن ئیتیفاقێکیان لەگەڵ سوڵتانی عوسمانی هەبووە و پێشتر ئیدریسی بەکدیسی ئەو ئیتیفاقی هەبووە دوای شێخە نەقشبەندیەکان ئەو ئیتیفاقیان لە سەردەمی عەبدولحەمیددا نوێ کردوتەوە و لەمەدا تەماشا دەکەین لەمەدا شتێک کە بە دیار دەکەوێ ئەوەیە شێخ بەرژەوەندیەکانی شێخ ڕەساو بکرێن شێخ هەبوونی شێخ مانەوەی شێخ دەسەڵاتی شێخ پارەی شێخ و دەوروبەرەکانی گرنگە شتێک نییە بە ناوی میلەت و گەل و سنووری نەتەوەیی و بەرژەوەندی نەتەوەی و ئەم جۆرە شتانە بۆیە تەماشا دەکەین بەڕاستیش هەتاوەکو ئێستا لە ناو پەکەکەدا سەرباری ئەوەی کە ڕێنمایی و کتابەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان زۆر گرنگن لەو بارەیەوە بەڵام پەکەکە وا پێچی هیچ لی تێنەگەشتوێ سوودی لێوەرنەگرتە بێ و درێژە بە استراتیژیە کۆنەکەی دەدا کە ستالینیزم بوو ستالینیزمیش بەشێکە لە ناسیۆنالیزم مەسەڵەن ئێستا کە پوتین کە ئۆکرانیای داگیر کرد چیوت لێنینی ڕەخ نەکرد وتی ستالین ویستی کێشەکانی لینین کە مافی بە ئۆکرانیەکاندا بوو ویانیش گەلی ئۆکرانیای دروست کردی ویانیش یەکێتی نێوان گەلی ئۆکرانی و رووسی دروست کرد ستالین ویستی ئەو کێشەیە چارەسەر بکە بەڵام نەیتوانی بزانە ینی پوتین لایەنگری ستالینیزمە لەبەر ئەوەی لە ستالینیزمدا ناسیۆنالیزم هەیە ناسیۆنالیزم و سۆسیالیزم تێکەڵی یەکترە و پەکەکەش لەبەر ئەوەی حیزبێکی ستالینی بۆ ڕاستە استراتیژیەکەی دوای دەستگیرکردنی
بەڕێز ئۆزەلان و دوای پەرتوکەکانی استراتیژیەکەی لە ڕووی فکریەوە لە ڕووی تیۆریەوە گۆڕاوە، بەڵام ئەو کاریگەریە هەر ماوە هەتا وەکو ئێستاش تەماشا دەکەین لە ناو پەکەکەدا ناڕوونیەکی فکری زەق و گەورە هەیە. ئەتوانین باسی ئەوە بکەین کە لێرەدا ڕەخنەی پەکەکە دەکەین مەبەستمان ئەوە نییە کە لایەنگری پارتی بین لایەنگری پەکەکە نەبین. بێگومان ئەو شەڕی کە پارتی دیموکراتی کوردستان بە پەکەکەی دەفرۆشێ شەڕێکی ناڕەوایە، لە هەموو بوارەکاندا خیانەتە، پێش هەموو شتێک خیانەتکردنە لە گەلی عراق، خیانەتە لە عراق، خیانەتە لە بەغدا. یعنی تەماشاکە زۆر زۆر سەیرە، ینی لە کەسێک هەندێک بە عاقڵ بێ لە بواری استراتیژیەوە تو بیر بکەوە ئایا لە بەرژەوەندی گەلی کوردایە ئەتۆ لەگەڵ عراقێکی لاواز هاوپەیمانی بکەیت یان لە بەرژەوەندی گەلی کوردایە ئەتۆ بچی لەگەڵ تورکایەکی فاشیست کە هیچ تۆ نازانی و زۆر زۆر بەهێزە اتفاق بکەیت لەگەڵ بەغدا، چونکە بەغدا هەم کێشەی لەگەڵ تۆنی هەموو کێشەکانی تۆی لە بواری فکری، لە بواری دەستوری، لە بواری تیۆری، حتا لە بواری پراکتیکی چارەسەرکردونە، حتا ڕژێمێکی وەکو ڕژێمی بەعسی سەدامی فاشی کە چەند فاشی بۆ قەتڵ عامی ئەنفال و بارزانیەکانی کردووە، دوایی کیمیابارانی هەڵەبجەی کردووە. تەماشا دەکەن حتا لەلایەن ئەو شەوە هەبوونی گەلی کورد هیچ کار ئینکار نەکراوە، ڕات نەکراوەتەوە. ئامادە بووە کە لە چوارچێوێک لە چوارچێوەکاندا لەگەڵ گەلی کردو، حتا لەگەڵ حیزب سیاسەکان ڕێککەوێ دانیشتنیشتی کردووە. مفاوەزات و ڕێککەوتنەکەی ویانش نزیک بوونەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عراق لە ساڵە لە سەرەتای هەشتاکاندا هەیە. بەڵام دوای ئەوەی کە کوردایەتی بەردەوام ئەچێ پازدار هاوردەی ناو سنووری عراق دەکا هەرێمی کوردستان ناوچە شاخاویەکان و هەتا کەرکووکیشتە ناودا ئیتر شتێکیکە ڕوئەدا. مەبەستمان ئەوەیە بزانە لێرەدا چ پارادۆکسێکی گەورە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان بیری لێ دەکاتەوە دەیکە. لەلایەکە ڕژێمی ئەنقەرەمان هەیە کە ڕژێمەکە هیچ شتێکی گەلی کوردستان ناسی، بە باشووری کوردستانیشەوە ناینەسێ، گاڵتەی پێکە بە سەرۆک عەشیرەتیان داعانێ، بە عەشیرەتیان داعانێ، بە پێکهاتەی نازانێ و ئەمە بە غەدرێک دەزانێ و ئەمە بە پیلانی ئیمپریالیزم دەزانێ. بەڵام پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر ئەوەی دژمنایەتی بەغدا بکە، شەکر و شیرینیش بۆ ئەنقەرە بڵاو بکاتەوە. لەمەدا دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان لە هەموو بوارەکاندا لە بواری ئەخلاقی، لە بواری فکری، لە بواری استراتیژی، لە بواری سیاسی، لە بواری کۆمەڵایەتی لە ناو خیانەتێکی گەورەدایە، لە ناو کێشەیەکی زۆر زۆر گەورەدایە و جێگای قبولکردن نییە. و ئێستاکەش ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەو شەڕە شاراوەیە کە لەگەڵ پەکە دەکەشان بەشانی سوپای تورکیا ئاشکرایی بکە و شەڕەکە گەورەتر ببێ، بێگومان خەڵکی بەویژدان و دڵسۆز لە لای گەریلا بێنازەکانە کە لە هەموو لایەکەوە ئابلۆ قەدراون، بێنان، بێ ئاو، سەرما، گەرما لە شاخەکاندا، بریندارەکانیان تیمار ناکرێن، شەهیدەکانیان گۆڕیان نییە. بێگومان ئینسان لەگەڵ ئەوەدا دەبێ. بەڵام هۆی چییە پارتی کرێکارانی کوردستان لە 30 ساڵە بەردەوام لە ناو بازنەیەکدا ئەسوڕێتەوە؟ شار، مفاوەزات، ڕێککەوتن، کۆنگرەی نەتەوەیی، جارێکی تر گلەیی و گازەندە، جارێکی تر شەڕ. و هۆی چییە پارتی کرێکارانی کوردستان بیر لە شتێکیکە ناکاتەوە؟ ینی پارتی کرێکارانی کوردستان وە 40 ساڵە لە باشووری کوردستان هەبوونی هەیە، دەیان ڕێکخراوی هەبووە و هەیە، سوپای هەبووە و هەیە. بە تەنیا 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا 6,000 گەریلای هەبوو. ئەو 6,000 گەریلایە چیان بەسەر هات؟ ئەوانە هەمویان دانیشتن، ڕۆیشتن، وەکو ئەوان دەڵێن ڕەڤین هەڵاتن، باشە تەواو ئەی بنەماڵی ئەوان چیان بەسەر هات؟ ئێوە لەیان دەپرسن پەیوەندیتان لەگەڵیان هەیە، قسەیان لەگەڵ ئەکەن؟ نییە. هەر کەس دەزانێ ئەمە هەر بوو ئەمەشە لە هەولێر تەماشا دەکەین 100 کەسی پێکەوە ناکرێتەوە، خۆ پیشەندانێکی بۆ ناکری، بۆی ناکرێ، لە دهۆک بۆی ناکرێ. تەنانەت ئەو خۆ پیشاندانەی دوێنێ لە لەندەن کرا کە خەڵکی باشووری کوردستان لە دوێنێەوە
مێدیاکانی پارتی کرێکارانی کوردستان و بەرپرسیارەکانیان و کادرەکانی ڕاگەیاندنەکان شێر و ڕێوی دێنەوە ئەڵێن ئێمە نەبووین ئێمە لەناودا نەبووین خەڵکی باشووری کوردستان خۆزان و خەڵکی باشووری کوردستان بوو ئێوە نایکن بەڵام بۆ ئەو هەموو شێر و ڕێویە دێنیە و دەتەوێت خۆت ئیسپات بکەیت بۆ ئەوەی پارتی تاوانبارت نەکە یانیش کادرمان هەیە کادری ڕاباشترین کادری ڕاگەیاندنمان هەیە باشترین ئانالیزمان هەیە 3-4 ساڵ پێش ئێستا لە سەردەمی ڕێفراندۆمدا 1-2 ڕۆژ پێش ڕێفراندۆم لە تەلەڤیزیۆن سێڵفی دەگرتن ڕێفراندۆم ها ڕێفراندۆم ڕێفراندۆم ها ڕێفراندۆم ئێستا کاڵێ ڕێفراندۆم پیلانی تورکیا بوو ئێ باشە نابێت و ڕەخنە لە خۆت بگری نابێت و بیر لەوە بکەیەوە بۆ کەوتێ ناو ئەو گێژاوە مادەم پیلانی تورکیا بوو یان ئەتۆس لەمە پیلانی تورکیادا بووی یعنی بەڕاستی ئەمانە هەمویان جێگای پرسیارن و ئەمانە هەمویان جێگای لێکۆڵینەوە و ئەمانە هەموو جێگای ڕەخنەن هەتاوەکو ئەمە یەکلایی نەبێتەوە پارتی کرێکارانی کوردستان ناتوانێت لە بەرامبەر پارتی خۆی ڕابگرێ لە بەرامبەر پارتی ئەتۆ دوو ڕێگات لە پێشە ڕێککەوتن لەگەڵ پارتی ویانیش شەڕ لەگە پارتی شەڕ لەگە پارتی ئەگەر بەتەنیا شەڕی چەکداری بوو ئەوە لە ئێستاوە ئەتۆ دۆڕاندووتە پارتی بەهێزتر بووە ئەگەر بەتەنیا ئەوە بێ دەبێ سیاسەتێکی عراقیانە هەبێ یعنی ئەو هێزانی کێشیان لەگە پارتی دیموکراتی کوردستان هەیە لە چوارچێوەی عراق و لە چوارچێوەی بەغدادا دەبێت تەجاوزی ئەو خیتابە و ئەو گوتارەتەی ناسیۆنالیزمی کوردی و کوردایەتی بکەن اینجا ئەتوان ئەنجامێک وەربگرن پەکەکە تەجاوزی کردووە نەخێر پەکەکە لەسەر نەوت چۆن بیر دەکاتەوە لەسەر باشووری چۆن بیر دەکاتەوە لەسەر گەندەڵی چۆن بیر دەکاتەوە ئەگەر ناکۆچی پەکەکە و پارتی نەبن یعنی ئەگەر پارتی هاوکاری سوپای تورکیا نەکە بەڕاستی پەکە هیچ کێشەی لەگەڵ نەوت دزین و تاڵانکردن و گەندەڵی و ڕۆژنامە نووس کوشتن و ژن کوشتن و مەحفکردنی کۆمەڵگە و سروش نییە قسەیەکی لەسەر ئەمە نەبووە چونکە ئێمە هەمومان شاهد حاڵی ئەوەین کە 15 ساڵ پێش ئێستا 10 ساڵ پێش ئێستا لە مێدیاکانی ئەوان ئەو ڕەخنانە بڤە بوون و سەرکردەکانی پەکەکە داوایان کردووە کە خەڵک دەنگ بە کاک مەسعود بارزانی بدەن لە بەرەوەی شایستەترین کەسە لە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوای ئەوەش هیچ کەسێک ڕەخنەی لە خۆ نەگرتووە کە ڕەخنەی لە خۆ نەگرتووە و باسی نەکردووە ناتوانانی باوەڕی پێ بکەیت ئێستا کە سیاستیان گۆڕاو ناتوانانی باوەڕێن ئێستا کە سیاستیان نەگۆڕاو ئێستاکە کێشەیان هەیە لەگە پارتی دیموکراتی کوردستان ڕێگای دووەم ئیتیفاق لەگە پارتی دیموکراتی کوردستان ئیتیفاقیش نە پەکەکە نایکە چونکە پەکە دەزانی پێش دروست بوونی پەکەکە دوو لایەن هەبوو ئیتیفاقیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی کرد هەردووکشیان مەحو بوون پارچەکرا یەک لەوانە بنەماڵەی مێرگە سووریەکان بوون کە بەهێزترین بنەماڵە بوون ئەتوانم بڵێم لە بنەماڵی بارزانی زۆر بەهێزتر بوون ئەو معلوماتی ئەمن هەمە یعنی حەمەداغی مێرگە سووری فاخیر مێرگە سووری کوڕی بەهێزترین بنەماڵە و کەسایەتی بوونە ئەو کاتە لە سەردەمی کوردستان هەم پێگە کۆمەڵایەتەکان لە بەرەوەی ئاغا بووە هەم پێگە فکرێکیان لەناوە حیزبێکی کۆمۆنیستی وەکو حیزبی عراقی هاتوونەتە دەرەوە لە بواری مادی لە بواری چەکداری هەم پەیوەندێکی کۆمەڵایەتی باشیان لەگەڵ عەشیرەت و بنەماڵە و خانەوادە و ناوچەکانی دیکە هەبووە یعنی لە هەر شوێنێکدا پەیوەندێکی زۆر باشیان هەبووە ئەمانە هەموو پێمان دەڵێن کە لەوێدا تەماشا دەکەین کە فاخیر مێرگە سووری و باوکی و براکانی چیان بەسەرهات و پێش فاخیر مێرگە سووری تەماشا دەکەین سیاسەتمەدارانی باکووری کوردستان دکتۆر شوان و سعید ئەڵچی کە ڕێککەوتن لەگە پارتی دیموکراتی کوردستان دەکەن چیان بەسەردێ و چۆن هەم دەیان کوژن بە پیلانی میت و هەم ئەڵێن ئەوی کوشتووە ئەویش ئەوی کوشتووە و تاوەکو ئێستا تەرمەکەشیان دیار نییە ئەمە ڕێککەوتنە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر تۆ بتەوێ بە ئیرادا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوی ئەمەیە ئەگەر بتەیە ببیە مەیمونی ماڵی بارزانی وەکو ئەوانەی ئێستا هەن ئەبێ جگە لەوە ڕێگایەکی دیکە نییە کەواتە لەو چوارچێوەیەدا دەبێ بەڕاستی پارتی کرێکارانی کوردستان خۆی لەمەدا یەکلایی بکاتەوە نقطەی لەسەر دابنێ
یعنی من ناسیۆنالیزمی نەرمم کۆنگرەی نەتەوەییم دەوێ وایانیش کەی نێویستم خەڵکی باشوور و هەستی خەڵکی باشووری کوردستان و ناڕزاییەکانیان بۆ خۆم بەکاردێنم کەینێ نەشم هەیە فڕی دەدەم و لیان قەدەغە دەکەم و بەلادەر و نەزان و بێ ئیش و بێکار دائانێم ئەمە نابێیانی و دیسان هەروەکو گوتمان چۆن پارتی دیموکراتی کوردستان تەرجیحی هەیە وەکو ناسیۆنالیزم کۆن چۆن تەرجیحی هەیە یعنی ناسیۆنالیزم تەرجیحێکی سیاسیە هەڵبژاردەیەکی سیاسیە چی لە بەرژەوەندەدا بێ ئەو هادەکە لەناو پارتی کرێکارانی کوردستانیشدا هەم لەناو سەرکردایەتەکەی بەتایبەتی لە ناو ڕاگەیاندنەکەی بەتایبەتی لە ئەوروپا و تەنانەت لەناو هەدەپیشدا باڵێکی زۆر ژمارەیەکی زۆر کادر هەنا لە چوارچەوەی بەرژەوەندیەکانیان لەگە بنەماڵەی بارزانانی لەگە پارتی دیموکراتی کوردستان تەعامل دەکەن و ئەمانە هەم لە پێش ئەوە ئاستەنگن کە سیاسەتێکی عراقی پشتگیری بکری ئای ناڵێن خۆپەکەکە بچێت لە عراق حیزب دروست بکە و کەی نێویستی حیزبەکە بەکاربێنێ لە دژی پارتی و کەی نێویستی بیکاتە بەرخی قوربانی و سەری بڕێ لە بۆ پارتی دیموکراتی بیکاتە خواردن و بێتە پارتی دیموکراتی ئێمە باسیەوە ناکەین بەڵام سیاسەتێک خوێندنەوەیەک پشتگیریەکی هەبێ لە بۆ نەوت لە بۆ بەغدا لە بۆ مەسەلەی ناسیۆنالیزم لە بۆ مەسەلەی پارتی دیموکراتی کوردستان واز لەو گوتارە قەومیە بێنێ لەسەر ئەساسی خوێن و گۆشت و برایەتی و ئەم جۆرە شتانە کە ئەمە لەگە سروشتی پەکەش قەت نەگونجا و قەت ناگونجێ واز لەمە بێنێ ئینجا ئەتوانێ سیاست بکە جا کۆمەڵی کادر هەن لە ناو ڕاگەیاندن لە ئەوروپا لە ناو سەرکردایەتی پەکەش لە پێش ئەمەدا بەڕاستی ئاستەنگن کۆسپ ڕاستە کە چقۆ دەگاتە سەر ویژدان باس لە خیانەت دەکەم برایەتی وەها نابێ و یەکێتی وەها نابێ و پار دیموکراتی کوردستان لە پێش کۆنگرێنێتەوەی کۆسپەوە ئاستان گەشتیوە بەڵام ڕەخنەکانیان جەوهرینی کاتین تەکتیچین جیاوازیەکانیان لەگە پارتی دیموکراتی کوردستان تەکتیچ وە چاویان لە هەولێرە بەرژەوەندەکانیان لە هەولێرە لە چوارچێوێدا سیاست دەکەن و ئەمانە بەڕاستی زیاتر لە ڕاگەیاندنی پەکەکە و لە شوێنە دیپلۆماسیەکان و لە بۆنە و گوتارەکاندا دەردەکەون ئەوانی دیکە دەرناکەون ینی ئەمە لێرەدا دیارە کە کێشەیەکێ هیچ کەسیش خۆی نابێ فری و بدا بەڵام هەر کاتێک ویستیان لە باشووری کوردستان هەندێک جم و جۆڵ و هەندێک چی پێ ئەڵێن ناڕەزایی هەبوو بەکاری دێنن دوایی ئەوە پشتی تێگرن و هەندێک شیان وەکوتم ئەو باڵێکە بەرژەوەندی هەیە تەنانەت شەرمیش ناکەن دێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێم خەڵکی باشووری کوردستان بۆ بێدەنگە خەڵکی باشووری کوردستان لەگەڵ لەوانەیە ئەوانەی لە لەندن دوێنێ مەسعود بارزانیان هێت کە باران کرد لەوانەیە یەک دوو لە ئەنگری پەکەشی تێدا بن بەڵام شێر و ڕێوی دێنەوە لە دوێنێەوە ئێمە نەبووین خەڵکی باشوور ئێمە نەبووین خەڵکی باشوور ینی لێرەدا شتەکە ڕوون و ئاشکرایە و ئەمە هەموو پێمان دەڵێ کە ئەم ناڕوونبوونە لە بواری فکری بەتەنیا پەیوەندی بە پەکەوە نیە پەیوەندی بە یەکێتی هەیە پەیوەندی بە لاهوری شەخزەنگی هەیە پەیوەندی بە گۆڕان و هەموو بزوتنەوەکانی دیکە هەیە دەبێ یەکلایی بکرێتەوە ئەگەر ئەمە یەکلایی نەکرایەوە بەڕاستیە تۆ ناتوانێت هیچ ئەزمونێک لە ڕابردووە بگرێ و ناتوانانی هیچ هەنگاوێک بنێ و هیچ کەسیش ناتوانێت لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان سیاستێکی سەرکەوتوی هەبێ دەبێتە قوربانی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان لە کۆتاییدا زۆر مەترسیدارە یعنی تەنانەت دەمانگەینی تا ئاستێک کە شەڕ بکەین لەگە رووسیا یعنی بزانە ئێران ئێستا چاوی لێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا ڕێک بکەوێ و نەوت و گازی خۆی بفرۆشێ کە 40 ساڵ ناتوانانی بیفرۆشێ بەڵام تەماشا دەکەن ئێران سیاسەتێکی چەند بە عاقلانە دەکە ینی هەتاوەکو ئێستا پەیوەندەکانی لەگەڵ رووسیا خراپ نەکردووە و هەتاوەکو ئێستا هەم لەلایەک لەگەڵ ئەمریکا دانوستاندن دەکە لەگەڵ ئەوروپا دانوستاندن دەکە لەگەڵ رووسیاش پەیوەندیەکانی بەڕێوە دەبا رووسیا عادز ناکە ئەوانەی ئێمە بە ئاشکرا ئەچنە لەندەن ئەڵێن ئێمە
ئامادەین لە پێناوی نەوت و غازی خۆمان شەڕ لەگەڵ رووسیا بکەین، شەڕ لەگەڵ ئێران بکەین. ئێران ئەمەت لێ قبول ناکە، یعنی ئێران دەبینێ لە ئیسرائیل و ئەمریکا دەیانەوێت لە ئەزەربایجان ئابلۆقەی بدەن، لەلایەک تورکیایە، لەلایەک تالیبانە، لەلایەک وڵاتانی کەنداوی عەرەبینە، بەتەنیا عراقی بەدەستەوە ماوە. لە عراقیشدا تۆ ئابلۆقەی بدەی و سەرباری ئەوەش بچی نەوت و غازی عراق بە شێوەیەکی نایاسایی بفرۆشیە ئەردۆغان بە نیوە قیمەت و ئەردۆغانشی بینێریتە ئەوروپا و ئەوروپا، ئەوە لێت قبول ناکە. ینی ئەمە شتێکی جیۆستراتیژی و جیۆسیاسیە و ئەمە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی گەلی کوردستانەوە نییە. هەتاوەکو لە کوردستانی عراق نەوت و غاز زیاتر بفرۆشترێ، گەلی کورد تووشی کێشا بێ، هەژارتر دەبێ، بەلەنگاستر دەبێ و ئەوەمان هەموو بینیوە ئەمە دەبێ ڕوون بێت لەلایەن هەموو کەس. بەڵام ئەلتەرناتیفی ئەمە چیە؟ ئەلتەرناتیفی ئەمەیە کە لە بواری فکریەوە، لە بواری استراتیژیەوە، لە بواری عەقڵ و هزرەوە، لە بواری کولتوریەوە دەبێ ئێمە بتوانین تەجاوزی ئەو گوتارانەی کوردایەتی بکەین، تەجاوزی ناسیۆنالیزمی کوردی بکەین. جەسارەت و سەرکەوتن و بوێری لەوەدایە. لە هەر شوێنێکدا لە بواری فکریدا ئەتۆ توانیت هەنگاو بنیت، تەجاوز بکەیت، گۆڕانکاری بکەیت، ئەکرێ ئەو کاتە لە بواری کرداریشدا هەندێک گۆڕانکاری بکەیت. ئەگەر ناکرداریش هەبێ بەڕاستی کردارەکە کاتیە، کردارەکە سوودی نییە. ئەگەر ناکردارمان هەیە، یعنی بەو کردارانەی کە لە لەندەنیش دەکرێت، بەو هێرکە بارانەی کە لە لەندەنیش کرا کە کارێکی زۆر زۆر باشە، زۆر زۆر پێویستە و ئەوەمە پەیامێک بوو بۆ دنیا، پەیامێک بوو بۆ بەریتانیا کە سەرچاوی هەموو کێشەکانە، سەرچاوی هەموو ململانەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیامێک بوو بۆ ئەویش. بەڵام دەبێ ئەوە بە فکر بەڕاستی بەهێز بکرێت، بە فکر و دەبێ بەڕێکخراو بکرێ، نەوەکو بە تەنیا کاردانەوەیەک و چەند فلیمێک و جوێندان بە بنەماڵەیەک و بە حیزبێکی سیاسی. چونکە لە نەتیجەدا ئێمە پارتیکرێکارانی کوردستانمان لە چوارچێوەدا ڕەخنەکرد، لە نەتیجەدا تەماشای دەکەین کە ئەگەر بێت و بازدانێکی وەرچەرخانێکی فکری نەکرێ، بەڕاستی وەکو پارتیکرێکارانی کوردستان پێدێ لەسەر بازنەکە دەخولێەوە. دەمەوێت کۆتایی بۆ بەرنامەیە بێنم، هیوادارم شەڕەکە لەمە زیاتر درێژە نەکێشێ. هەمومان دەبێت لەو بارەیەوە دەنگمان هەبێ و هەڵوێستمان هەبێ بۆ ئەوەی شەڕەکە دوور و درێژ نەکێشێ. بەڵام چارەسەرکردنی سەرەکی ئەم کێشەیە زیاتر لەلایەنی فکری و لەلایەنی ڕێکخراوەیی و لەلایەنی استراتیژیەوە دەبێت. دووبارە ڕێز و سڵاو، هیوادارم ڤیدیۆکانمان بڵاو بکەنەوە، لایکی بکەن و ئەتوانن بە کۆمنتەکانتاندا بەردەوام بەشداری بکەن و ئەگەر سوبسکرایبی کەناڵی یوتیوبتان نەکردو سوبسکرایب بکەن و داوا لە خزم و دۆستانتان بکەن کە ئەوانیش سوبسکرایب یان ئیشتراک یان ئابۆنەی بکەن. ڕێز و سڵاو، کاتێکی خۆشی و خۆشنە.